ئێمەی کوردی ژۆ هەموو نەتەوەکانی تر کۆمەڵێ پەندی جوانمان هەیە. ئێمە باسی هەندێک لەو پەندانە ئەەکەین کە بیرۆکەی پەروەردەیی تایە کە ئەتوانین سوودی لێوەرگرین. وەزاناکان دوای باو باپیری ئێمە گەیشتونەتە ئەو دەرئەنجامە کە ئەم پەندانە ئێمە دەرئەنجامی توێژینەوەی زانستی ئێستا سەلماندویانە کە حەقیقەتەن بەو شێوەیە بەبێ باو باپیری ئێمە توێژینەوەی زانستی کردبێ، بەڵکو بە حکمەتی خۆیان، بە خبرەی خۆیان، بە شارەزایی ڕۆژانەی خۆیان گەیشتونەتە ئەو دەرئەنجامە. بەڵام بەداخەوە لە جیاتی بە ناوی پەندی کوردیەوە یا باو باپیری ئێمەوە بنووسێتەوە، ئێستا لە ئەدەبیاتە بە ناوی ئەو زانایانەوە تۆمارکراون. بۆ نمونە ئێمە دەنووزانێکی لەوانەیە میوانە بەڕێزانە زۆربیان مامۆستان ئاگاداری بن و ئێوەی بینەری ژەکیت بیسەر معلوماتان هەیە، ناوی سیگمۆند فرۆیدە. توێرێکی هەیە یەکێکە، ینی هەرکەوتی دەروونزانی فرۆید یەتە ناو مێشکمانەوە. ئەم زانایە زۆربەی زۆری تیۆرەکانی باسی 5 ساڵی یەکەمەکە. ئەڵێ 5 ساڵی یەکەم زۆر گرنگە بۆ کەسێتی ئینسان. دە ئەزانن پێش فرۆید و باو باپیری فرۆیدیش باو باپیری ئەمە وتویانە خویە گرت بە شیری تەرکی نایە بەپیری بزە بدەوەیە. یاڵێ مناڵ ئەگەر بە مناڵی فێر نەبوو کەوچکەکە بۆ دەمیبەرێک کە گەورە بوو بۆ لوتی بۆ کەپویە بە مەبەست لێرە چێ بەڕێزان. ئێمە ئەمە پەندە کوردەکەی باو باپیری ئەمە وتویانە ڕەحمەتیان لێبێ زانابوون. لە هەمان کاتیشاوە توێژینەوە زانستیەکان پێمان نەڵێ ئێمە چی ئیسفادەی لێ بکەین، ئەم قسانە با هەبێ. گرنگەوەیە ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆستا ئەبێ ئاگامان لە مناڵەکانمان بێ، هاوڕێکانیان چێن، چونکە لەوانەوە زۆرت فێرە بن. ئێمەی دایک و باوک چۆن ڕەفتارەکەین، چ قودوە و پێشنگێکین بۆ مناڵەکانمان. یعنی جەناب مامۆستای لە ناو پۆلە حرەکەیەکی لا ئیرادی بکات دڵنیا بە مناڵەکان کۆپیەکەن و لاسایی دەکەنەوە. من یەک نمونی بچووکتان بۆێنمەوە. ئێمە لە شوقەکان نابووین، با بڵێن کاتە مامۆسای زانکۆ لە هەولێر کۆمەڵێک شوقە هەبوو، مناڵی مامۆساکانە هاتن زۆر جا مناڵ جەنابتان ئەزانن کە پۆلی 1 و 2 یە بۆ مەکتەب کە ئەگەڕێتەوە کۆپیەکە ئەوانەی ئێوە دووبارە کاتەوە. یەکێک لە مناڵی مامۆساکان مناڵەکانی تر ڕیسکرده بوو لەو بچووکتر بوون دەرسی بۆ شەرحەکردن بە حساب ئەیگو مامۆساوە فێریکردن و ڕاستیەکی بەدەستەوە بوو مامۆسا. بەڕاستەکەی لە گوڵەکانیە ئەو هەموو گوڵە جوانە هەتا من چوومە خوارەوە لەوانەیە 50 گوڵی ملەکەی قرتان بێ. ئەمە بە حساب دەرچڕگا وتم بۆ ئاکەی کچم بۆ وتی آخر من دەرسەڵێمە وتم خەینا دەرسەڵێتەوە بۆ ئەو گوڵانە وتی آخر سد نازانم چی ئەم ڕۆکە دەرسی بۆ شەرحەکردین بە ڕاستەکەی لە گوڵەکەیە. یعنی لەوانەیە مامۆساکە لە ئیرادی وای کردبێ ئەم وەی زانیوە بەشێکە لەوانەوتنەوە. ئەمە نمونەیەکی بچووک بۆ ئێوەی مامۆستا بۆ ئێمەی دایک و باوک ئاگاتان لێبێ کاتێک ئێمە ڕەفتارێکی نادروستەکەی مناڵەکانمان کۆپیەکات و ئەشبێ بە بەشێ لە کەسێتی ئەوەی خویە گرتێ بە شیری تەرکی نایی بەپیری. ئێمە زۆربەی ڕەفتارەکانی ئێمە کە هەمانە بەڕێزان زۆربەی ڕەگوڕیشەی بۆ مناڵیە گەڕێتەوە. بۆیە بێ ئاگامان لە مناڵەکانمان بێ سەیری چیەکەن ئایپاتە شتەکانی ناوێتی ئێمەی دایک و باوک چی ئەڵێن لە بەرچای مناڵەکانمان ڕەفتارمان چۆنەوە تا دوای کەواتە ئەم پەندە بەڕێزان تەطبیقەکەی لە ژیانمانە بەو شێوەیە.